16 ئۆکتۆبەر چۆن ڕوویدا؟ دوای بەڕێوەچوونی ڕیفراندۆم لە 25 لولی 2017 کاردانەوە و هەڕەشەکانی حکوومەتی عێراق بۆ سەر هەرێم دەستی پێکرد. هەرە بەشوای کرد مەسعود بارزانی داوا لە عەبادی بکات دەرگای حیواریان لێدا نەخات. داوا لە بەڕێز حەیدەر عەبادی و هەموو هێزولانەکانی عێراقی دەکەم ئەوانەی بڕوایان بە گفتوگۆ هەیە دەرگای حیوار دانەخەن. سەرنجام حکوومەتی عێراقی ڕاستەوخۆ دوای ڕیفراندۆم فڕۆکەخانەکان و بەشێک لە خاڵە سنووریەکانی هەرێمی داخست و هێزێکی زۆری سەربازیشی بە چەکی قورسەوە لە ناوچە جێنا کۆکەکان کۆ کردەوە. لەو نێوەندەشدا حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی ئەو کاتی عێراق 72 سەعات پێش 16 ئۆکتۆبەر داوای لە بەرپرسانی هەرێم کردبوو هێزی پێشمەرگە لە ناوچە جێنا کۆکەکان بکشێنەوە. ڕۆژی 15 ئۆکتۆبەر لە قەزای دووکان کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی بەڕێوە چوو، بەڵام لە کۆبوونەوەکەدا بڕیاریاندا لەو ناوچانە نەکشێنەوە و پێیان وا بۆ عێراق فشار دەکات و هێرش ناکات. لەژێر فشارە هیچ پاشە کشێر ناکرێت. دوجار لە 16 ئۆکتۆبەری 2017 سەعات 2:13 خولەکی بەرەبەیان لە ناحیەی تازەی پارێزگای کەرکووک سوپای عێراق و حەشد دەستیان بە هێرش کرد. ئەو هێزە عێراقیانەی کە بەشدار بوون لە ئۆپراسیۆنەکەدا ژمارەیان لە 15,000 سەرباز زیاتر بوون کە پێگاتە بوون لە فیرقەی 9 و 15 سوپای عێراق، فیرقەی 5 سەر بە پۆلیسی فیدراڵی، لیوایەکی هێزی ئاڵتونی، 2 لیوای هێزەکانی بەدر و چەندین هێزی دیکەی حەشتی شەعبی. سەرنجام دوای هێرشەکەی هێزە عێراقیەکان لە ماوەی کەمتر لە 24 سەعاتدا هێزەکانی پێشمەرگە لە سنووری پارێزگای کەرکووک کشانەوە و لیوە هاوبەشەکانی وەزارەتی پێشمەرگەش لێک هەڵوەشانەوە و بەدەیان هاوڵاتیش ئاوارە بوون. ئەمە لە کاتێکدایە فەرماندەیەکی سەربازی یەکێتی دەیوت تەمەنا دەکەین بێن، تەمەناکەین بێن، ئەوەندەیان پێڵێن بابێت ئەوە ئێمەین لێرە وەرن داوسا لە لێرەیەکی یەکیەبی. فەرماندەیەکی پارتیش هەڕەشەی دەکرد و بە تووڕەییەوە دەیوت بابێن دەرسێکی وایان دادەدەین قەت لە بیریان نەچێتەوە. ئێمامان بە یەکداوە وایان بەسەر بێنین کە بۆ مێژوو بگێ بێت. دوای لە دەستدانی کەرکووک کە سنووری قەڵەمڕەوی یەکێتی بوو، پارتیش ناوچەکانی ژێر دەسەڵاتی خۆی لە ڕۆژانی 17 تا 18 ئۆکتۆبەر بەبێ تەقا ڕادستی سوپای عێراق کرد. ئەو ناوچانە کامانن کە لە 16 ئۆکتۆبەر لە دەست دران دوای هاتنی داعش و پاشەکشەی هێزە عێراقیەکان لە ناوچە دابڕێنراوەکان. هێزی پێشمەرگە لە 96 ئەو ناوچانەی بە خوێنی 1800 شەهید کۆنتڕۆڵ کردبوو، بەڵام لە ماوەی 48 سەعات لە 16 ئۆکتۆبەر یەک پارێزگا و 16 قەزا و 24 ناحیەی ڕادستی عێراق کرد. ئەو ناوچانەی لە 16 ئۆکتۆبەر لە دەستدران لە سنووری یەکێتی ئەمانە بوون: کەرکووک، داقووق، خورماتوو، دوبس، خانەقین، جەلەولە، سعدیە، قەرەتەپە، بردێ. ئەو ناوچانەشی لە سنووری پارتی ڕادستی عێراق کرانەوە بریتی بوون لە ڕۆژئاوای کەرکووک، شنگال، مەخمور، بەعشیقا، گوێر، زومار، ڕەبیعە، سنوونێ، دەشتی نەینەوە. خاکی باشووری کوردستان 86,269 کیلۆمەتر چوارگۆشەیە. ئەو ڕژێش ڕووبەری ناوچە جێناکۆکەکان 44,339 کیلۆمەتر چوارگۆشەیە کە دەکاتە لە 151 کۆی خاکی باشووری کوردستان. ناوچەی ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێمیش 41,939 کیلۆمەتر چوارگۆشەیە. هەر لە 16 ئۆکتۆبەردا کێڵگەنەوتیەکانی کەرکووک، ئاڤانە و بای حەسەن کە توانای بەرەمێنانی نزیکەی 300,000 بەرمیل نەوتیانە بوو لە ڕۆژێکدا و لە ژێر کۆنتڕۆڵی پارتیدا بوون لەلایەن عێراقەوە کۆنتڕۆڵ کرانەوە. بۆچی ئەمریکا و بەریتانیا گڵۆپی سەوزیان لە 16 ئۆکتۆبەر بۆ عێراق هەڵکرد؟ لە کاتی ڕێفراندۆمەکەدا وڵاتانی جیهان داوایان لە دەسەڵاتدارانی هەرێم کرد بە هیچ شێوەیەک ڕێفراندۆم لە ناوچە جێنا کۆکەکان ئەنجام نەدەن، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم گوێیان بەو هۆشداریانە نەدا. سەرنجام لە 16 ئۆکتۆبەر سوپای عێراق بە ئاگاداری ئەمریکا و بەریتانیا هاتنەوە ناوچە جێنا کۆکەکان. دوای هەفتەیەکیش کۆمپانیا نەوتیەکانی بەریتانیا لە کێڵگەکانی کەرکووک دەستیان بەکار کرد. بۆچی هیچ بەرپرسێک لەسەر لە دەستدانی خاک دادگایی نەکرا؟ لە 16 ئۆکتۆبەر لە 151 خاکی باشووری کوردستان
ڕادستی عێراق کرایەوە، بەڵام دوای 5 ساڵ هیچ لیژنەیەک بۆ